لنا وكاك كاوريا خاك الرب
بابايا عيسى قوليو فاطمة ورعنايا كالم باب لقالم زۆر دۆسپال بۆ ئەم کوڕە قۆڵ دەکاکە بۆ ڕستەنایەتی شار بۆ دیمەنە جوانەکانی شارە سپاسی بەشداری یەک بێکتانەکەم چەند گۆرانەی تر هەبوو نەمان بیستم بۆ دەنگی کاکە ڕێبەر و کاکەێرش ئەگەر ئەوانەی کامێننەوە ئەجناوەکو بەرنامەکە ئێمە لێرە کۆتایی پێێنین یەک دوو گۆرانی هەیە ئێمە حەزەکەین گوێبیستین لەبەر خاتی وەسا ڕەحمان و برادەران ئەو دوو گۆرانەی گوێ لێگرین Marmeka